بەڵێ جەمال دۆسەی دووهەممان دەکەینەوە توندوتیژی خێزانی بەڵام ئەوەی وەکو لە هەواڵەکە داهاتە بوو توندوتیژی ژنان بەرامبەر پیاوان کە لەسەر تاسەری عێراقیش زیادی کردو میوانێکمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر دەکەین با بزانین هۆکاری ئەمانە چییە میوانەکەمان زۆر بەڕێز بورهان فەرەج سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە کاک بورهان شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە گەشتی هەواڵەکانی کوردستان 24 من دەمەوێت زۆر بەڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە هەمومان باش دەزانین ناسکترین و جوانترین و میهرەبانترین مەخلوقی خوا ژنانن بۆچی توندوتیژی بەرامبەر هاوسەرەکانیان دەکەن بۆ نمونە خۆ ناڵێن بە قاپ پشێشن بە ناوچەوانیان و ناوچەوانیان وەکو خۆخێک دەرپەڕێ یا بە تیرۆکێک شلکوتی ئەمریان کەن چۆت دێشێ جاری وا هەیە بە دوو قسە جەرجیان ئاوەدەن یەک هەفتە کابرا پێوەیەت لێتەوە هۆکاری ئەوە چییە ئەم مەخلوقە نازک و نازدار و میهرەبانە بۆ توندوتیژە زۆر سپاس ژن و پیا هەردووکیان مرۆڤن بەهۆی گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان و بەرەو پێشچوونەکان و تێکەڵی داونەریتە کۆمەڵایەتیەکان وای کردووە بەریەکەوتنێکی زۆر دروست دەبێت وە سۆسیال میدیا و دیجیتال میدیاش کاریگەریەکی لەسەر ئەوەیە کە وردە وردە ژنیش وشیار بۆتەوە بەڵام بەداخەوە وشیارەکە لەسەر بنەمای یەکسانی بوون و ڕێزگرتن و لەسەر بنەماکانی مرۆڤبوون نییە لەوانەیە زۆر جار لەسەر بنەمای ئیتیقام سەندن و خۆفڕستکردن و ئەوەی کە ڕابردوو کۆمەلگا بە کۆمەلگایەکی پیاوساڵەریش پێنراوە لەوانەیە بە جۆرێک لە دیوەکانی تریش ژنانی تر حەزکەن ئەوانیش بیانەوێت کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی ژنسالاری ئیشکا لەسەر ئەوە یاخود بەداخەوە کارکردنی بەشێک لە ڕاگاندگران و ڕێکخراوەکان وای کردبێ کە ژن وشیاری لەسەر ئیتیقام زیاتر وشیار بێتەوە لەسەر ئەوەی کە لەسەر ڕێزگرتن و بنەماکانی مافی مرۆڤ زیادبوونی پێداویستێک کۆمەڵایەتیەکان وواوە بەداخەوە با زیاتر ژنانیش لەو کاتەیە کە هەوڵ دەدەن کە توندوتیژی بەرامبەر پیاوان بکەن کە مناڵ گەورە ئەبێ و بەدا ژن و مناڵ ئەکەونە بەرەیەکەوە باوەک بەتەنیا ئەمێنێتەوە ئەمانە هەموو ئەو هۆکارە و پاڵنەرانن کە بۆتە هۆی زیابوونی توندوتیژیەکان بەرامبەر بە پیاوان لە کۆمەلگای کوردی لە کۆمەلگای عێراقی لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمە متابعەیەکەین کەک بورهان فەرقە یعنی ئەو شێوەی توندوتیژیا و زلام بەرامبەری ژنێ بکارتێنێ یاکو ژن بەرامبەری زلام بکارتینە یعنی فەرقە شێوەی توندوتیژیەدە چییە؟ بێگومان تێمە توندوتیژی زۆر جۆری هەیە بەڵام زۆرە دوو جۆرە باوەکە ناو کۆمەلگا توندوتیژی جەستەییمان هەیە و توندوتیژی دەرونی و زارەکیمان هەیە لە کۆی کۆمەلگاکانە بە کۆمەلگای کوردی و عێراقیەوە توندوتیژە جەستەییەکان بەرامبەر بە ژنان زیادە و لەو کاتیش لەو بەهۆی ئەو جیاوازی فیسیۆلۆژی جەستەیی لە نێوان ڕەگەزی نێر و میا هەیە لەوانەیە پیا و لە سەر هەڵدانیان لە حاڵەتەوەی کە تینی بۆ دەیە کە تووڕە ئەەکەی لەوانەیە ڕەتفعلی جەستەیی هەبێ بەڵام توندوتیژی ژنان بەرامبەر بە پیاوان توندوتیژی زارەکیە توندوتیژی دەرونیە و توندوتیژی بەداخەوە جارجارێک توندوتیژی جەستەییشی تی ئەکەوێت باش کاک بورهان خۆ ئێستا جاری جاران نییە ینی بۆ هاوسەرگیری وەکو جاران نییە ئێستا کچ و کوڕ یەکتر دەبینن بە یەکەوە دەچنە ڕێستۆران دەچنە کافێتێریا بەڵام پرسیارەکە ئەمەیە یعنی دوایی بۆ ئەم جەنگی مەغڵوبەیە دروست دەبێت بۆچی چۆن بەخۆشی پێک دێن بۆچی دوایی ئەگەر کێشەیەکی شەبێ بەخۆشی لێک جیا نابنەوە و لە دادگاکان سەبارەت بەوانە دەڵێن چی؟ کۆمەلگا بەریەکەوتنەکانی تێکەڵە کۆمەلگای خێڵەکیمان هەیە و کۆمەلگای کشتتوکاڵیمان هەیە و کۆمەلگای پرۆفیشناڵ و تەکنۆلۆژیاشمان هەیە ئەمە وای کردو ئەم بەریەکەوتن و تێکەڵبوونا وای کردووە کە بەداخەوە ڕنگدانەوەی هەیە لەسەر هەم لەسەر زۆری توندوتیژەکان هەم لەسەر پێکەوتنی پرۆسی هاوسەرگیریەکان لەوە چێ بەدا وەکو جۆرێک لە تاکەکانی کۆمەلگایە جۆرێک لە کوڕکچان بەداخەوە ئێستا سیرەکەی کۆی بیرکردنەوەی ڕۆژانە بە گۆڕینی مۆدل لە مۆبایلەکەی لە سەیارەکەی لە جلوبەرگەکەی ساڵ و مانگ و واتی ئەپەرێ بەڵام بیرکردنەوەی بۆ زەواجیش بەداخەوە سەر بنەمایەکی ڕۆشنبیری نییە بۆ پێکەوتنی پرۆژەی هاوسەرگیری وشیاریەک نییە ئایا پێکەوتنی پرۆسی هاوسەرگیری چییە بۆ خاڵکردنەوەی غەرزە سێکسیەکانە
بۆ بەردەوامبوون و پێکەوەهێنانی ژیانێکی تایبەتە بۆ خستنەوەی بەچەو پەروەردەکردنی نوێ بنەمایەکی داهاتووە جاران ڕاستە کە لەوە سێ وشیاری کەم بوو بەریەکەوتن کەم بوو و ڕێزی شەب و ژن و پیاوێک یەکتریشیان نەئەدێ چونە پرۆسی هاوسەرگیری و ڕێزیان لە یەکتر دەگرت و بەڵام بەداخۆ ئێستا ڕاڕایی وە گۆڕانکاریەکان و بنەمایەک نەبوونی بنەمایەکی ئینتیمای حەقیقەت بۆ پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری سەرەکەی بەداخۆمە وای کردووە بەشێکی زۆر لە کچان و کوڕانی لای ئێمە خۆیان هاوسەرگیریەکە ئەکەن و بێ ئەوەی باوکودایک موافقەت بێ ڕازی بێ بەڵام خۆیان ڕازین بە هاوسەرگیریەکە و باوکودایک ناچار ئەکەنە پرۆسی هاوسەرگیریەکە بەڵام سەرەکەی بەداخەوە پاش 6 مانگ پاش ساڵێک پاش 2-3 ساڵ سەرەکەی بەداخەوە دەبەرەوەی بنەمایەک نییە لەبەرەوەی ڕاڕایە لەبەرەوەی وشیاریەک نیە لەسەر پەروەردەکردنێک نەسەر پرۆسی هاوسەرگیریەکە ئەمە وای کردووە کە سیرەکەی جیاببوونەوەکان زۆرە جاران ئێمە یەکی گرفتێکمانە بوو کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام ئەدرا ماوەی 2 ساڵێک تا 5 ساڵ کوڕ و کچەکە لەسەر ماڵی باوک ئەمانەوە سەر باوکی کوڕەکە دەستیان ئەگیرا پەروەردە ئەکران ئەم دایک و باوکەی ئەم کوڕە یا ئەم دایک و باوکەی کچەکە لەگەڵ کوڕ و کچەکەیە بووکە تازە و زاوە تازەکەیە بوون دەستیان ئەگرتون ڕان ئێهێنا بەڵام بەداخەوە ئێستا کە کوڕەکەی تۆ داوای کچی کەسێکەکە پێش کچی کەسەکە کوڕەکە خۆی حەزەکە ماڵی سەربەخۆی هەبێ ئەم ماڵ سەربەخۆی وای کردووە بەداخەوە یعنی سیرەکەی کاریگەری هەیە لەو حاڵەتانی کە تەنیان سۆشیال میدیا و دیجیتال میدیا جوای کردو ڕۆژانە کۆمەڵشتی زۆر لە بەردەستایە تێناگە ئەمانە تەنها بۆ کات بەسەربردنە بۆ زانیاریە بەڵام سیرەکەی ئەخزیێتە ناو کۆمەڵێک غەڵەتەوە ئەبێتەوەی سەرهەڵەشانەوەی خێزانەکەی کەک بورهان نوها پێشتر یعنی دنیا مەزن بوو نوها دنیا گەلێک بچووک بوویە یعنی ئەف سۆسیال مەدیا وسا کردیەک و بێگومان گەلێک ڕۆلێکی پۆزیتیڤ ڕۆلێکی ئەرێنیژی لێیستە لێ دیارە کو ڕەوشی خەزانکاریێدە ڕەوشی ژن و مێردە بتایبەتی ڕۆژلاتان نابین جواتێن مەدە کۆمەلگایên مەدە ڕۆلێکی نێنیژی لیستە ڕۆلا سۆسیال مەدیا ڕەوشا تند و توژیێدە بتایبەتی ئێ ژنان بەرامبەری زلامان چییە گۆرا لێکولینێنە بەڵێ بێگومان سۆشیال میدیا بۆ خزمەتکردنی ئینسان بەکار هاتووە ئەم پەیوەندەی من و تۆ ئەم بەرنامە ڕاستەوخۆی یەکێکە لە گەورترین خزمەتەکان کە من لێرەوە لە ماوەی دەدەقەیە چارێک کە ئەتوانم لەگەڵ بەڕێستا لە هەولێری ئەم پەیوەندی بکەم ئەمە خزمەتگوزارێکی گەورەی هەموو ئەو پەیوەندیانێکرا بەڵام بەداخەوە لە پاڵ ئەمە شاسەیرەکەی کۆمەڵک بەرنامەی زۆر و کۆمەڵە فیلمی زۆری دۆبلاشکرا و ناوشیاری ئێمە ئەوەندەی متابعەمان هەیە بەڵام ئەوەندە بەرنامەی وشیاریمان نییە کە کۆمەلگا وشیارکەینەوە ئایا چۆن ئەمە بەکارهێنین بۆ خزمەتی چی بەکاردێنین بێگومان سۆشیال میدیا لە خزمەتکردن و وشیارکردنەوەی کۆمەلگا و گەیاندنی هەواڵەکان و زانیاریەکانە ڕۆڵێکی گەورەی بینیەوە بەڵام بەداخەوە بەهۆی ناوشیاری بۆ نەبوونی بەرنامەی وشیاری بۆ تاکەکانی کۆمەلگا هەڵخزاوین یاخود خزاوینەتە ناو هەڵەکانەوە سەیرەکەی بەداخەوە چاولێکەریەکی زۆر و فلتەریەکی زۆر بە سۆشیال میدیاوە هەیە بۆیە پاڵنەرێک بووە مەڵێ زۆر باشە زۆر بەڕێز بورهان فەرەج سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس شەوتان باش